هەموو چین و توێژەکان بە گرنگەوە لە بڕیاری سەرۆکوەزیرانی عێراق دەڕوانن. بەو مەرجەی جیاوازی نەکرێت لە دەستگیرکردنەکان و کەسانی گەندەڵ بدرێنە دادگا. لەم شەقامە دێرینەدا لە شەقامی موتەنەبی کە هەمیشە دڵی لێدەری ڕایگشتی عێراق بووە، تیشکی باس و خواسەکان گەرمترن. لەم سوچەدا پیاوێک وەستاوە کە بە پیاوی ملیۆن قەڵەم دەناسرێت و خاوەنی گەورەترین ناوەندی فرۆشتنی قەڵەمە لە شارەکەدا. ئەو وەک هێمایەک بۆ هۆشیاری بەغداد هیوا خوازە ئەو سەرەت و سامانە دزراوەی لە گەندەڵکاران دەسەنرێتەوە ڕاستەوخۆ بخرێتە خزمەتی هاوڵاتیان. طبعا هذا الحملة مطلب جماهيري. دیارە ئەم هەڵمەتە قەڵەم ڕەویە داواکاریەکی جەماوەریە، وەک دەبینین ئێستا خەڵک دڵخۆشن و ئومێدیان هەیە کە ئەم هەڵمەتە ئەنجامی ئەرێنی هەبێت. ئەم هەڵمەتە دەشێت ببێتە دوو بابەت، یاخود دەبێتە نوکتە و گاڵتەجاڕی یانیش دەبێتە مێژوو. ئەگەر ببێتە مێژوو دەبێت مافی ئەو خەڵکە بگەڕێنرێتەوە کە ماوەی 20 ساڵە زەرمەند بوون. أحسن وإن شاء الله أقوى تصير إن شاء الله. والله تەماشا بکە، من رازیم ئینشاء الله بەهێز دەبین. ئەمەی دەکرێت لە پێناو خەڵکە، خەڵکیش رازیە. سوپاس و حەمد بۆ خوا. ئینشاء الله عێراق سەر لە نوێ چاک دەبێتەوە و دەگەڕێتەوە وەکو پێشوو. گەندەڵکاران بە سزای خۆیان دەگەن چونکە هۆکاری سەرەکی نامەتی خەڵکن. إذا يفكرون يسوون مصالح للشعب هي كصولة أولى ما منتهي موضوع الفساد. بڕیارەکەی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بڕیارێکی چاوەڕوان نەکراو بوو بەلای هاوڵاتیانەوە پیان وایە ئەوە ئێستا دەکرێت شەقامی عێراقی تووشی شۆکێکی گەورە کردووە، چونکە ڕۆژانە بە ملیۆنان دۆلار ئاشکرا دەبن کە بەرپرسان و پەرلەمانتاران بە گەندەڵی دەستیان کەوتووە. بەداخەوە هاوڵاتی عێراق ماندووە، گەلی عێراق ماندوون. هیوادارم حکوومەتەکان گۆڕانکاری بەرەو باشتر بکەن، گرنگی بە هاوڵاتی عێراق بدەن و سەیری خزمەتگوزاریەکان بکەن. ئێمە وەکو گەلی عێراق خزمەتگوزاریمان دەوێت. کوا خزمەتگوزاریەکان؟ لا شك أن الحملة بێگومان کەمپینی لە ناوبردنی گەندەڵی و گەندەڵکاران جێگەی بایەخی شەقامی عێراقیە، چ بچووک و چ گەورە، لەبەرەوە سامانی گشتی حرامە، واتە شتێک نییە کە بتوانرێت دەستی بۆ بگرێت. ئەم لادەرانەی کە خراپەکارهێنانیان لەگەڵ ماڵی گشتیدا کردووە مەبەستیان لێ زیان گەیاندن بووە بەگەل و بە وڵاتیش. لەبەر ئەوە ئێمە عێراقیەکان هەمومان پشتگیری لەم هەنگاوە دەکەین. ڕۆژانە ناوی نوێزیاد دەبن و دادگا فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەردەکات. هەڵمەتەکە تەنها بەغدای پایتەختی نەگرتوێتەوە، بەڵکو لە زۆرینەی پارێزگاکان هەمان هەڵمەت هەیە. هاوڵاتیانیش خوازیارن ئەوەی دەستی بەسەردا دەگیرێت بخرێتە خزمەتی خەڵکەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا، بەغداد.